ساڵانە لەگەڵکردنەوەی وەرزی نوێی خوێندن چەندین کێشە ڕووبەڕووی خوێندنگەکان دەبێتەوە. یەکێک لەو کێشانە نەبوونی سوتەمەنی پێویستە بۆ خوێندنگەکان. دیار هەرێمی کوردستان بە ئەم چەند ساڵی دوایی بە کۆمەڵێک تەنگژە و قەیرانە تێپەڕی قوتابخانەکەی ئێمە ژیا بڵێن بواری پەروەردەش بە دەرنەوە کە پشکی خۆی بەرکەوتووە لە ئەو قەیرانانە بەنسبەت بڵێن قوتابخانەکەی خۆشمانەوە ئەگەر باسی کێشەکان بکەین کێشەکانمان زۆرن. بەڵام ئەوەی کە پەیوەندی بە جەنابتانەوەی لەسەر راپۆرتەکەی جەنابتان لە بواری سوتەمەنیە ئێمە بە سوپاسەوە ئەڵێن ئەنجومەنی باوکان و دایکان پار چەند بەرمینۆتیشیان بۆ دابین کردوین ئەومان بەکارهێنا هەتاکو ئەم ساڵ یەک دوو بەرمیلی کەماوەتەوە بۆ ئەم ساڵ تا ئێستا هەر لەوەی بەکارهێنین ئەژنەوەکو نەوتی بڵین پەروەردە وەرماگرتوێ پاریش نەوت وەرنەژێنە ئەم ساشتا ئەم دەقەیە وەرنەژێجا ئایا لەمەوە دوا ئەبێت ئەوان نازانین. بەڵام ئەنجومەنی باوکان بە سوپاسەوانێ هاوکاریان کردوین بە تەماشین کۆبوونەوەی لەگەڵ ئەنجومەنی باوکانە بکەین بۆی هاوکارمان بن چونکە کۆمەڵی کێشێکەمان هەیە کارگوزارە ئەوە چەند ساڵی کارگوزارمان نییە ئەنجومەنی باوکان کارگوزارن بۆ بەکرێگرتوین کۆمەڵە داتاشۆ بڵێن وایت بۆرد و کۆمەڵە شتی کەمان پێویستە بەتمای لەگەڵ ئەنجومەنی باوکان و دایکانە باسییان بکەین. لانی پەیوەندیدار بڵین بخۆن ئاگاداری کێشەکانن لاوێ بەڕێبەری جەنای بەڕێبەتی پەروەردە هەموو لایەنەکان بخۆن ئاگادارکەوە تا ئەم دەقێت نەود نەچۆ بۆ قوتابخانەکان وەکو داواکاریمان کردووە بڵێن بۆ جەنابی بڵێن بۆ بەڕێبەتی پەروەردە بەڵام تا بڵین ئێستا عەزمکردن نەوت تەوزیع نەکراوە هاتوون قوتابخانەکە بەڵام ئەنجومەنی باوکان بە سوپاسەوانێ هاتوون پار بەڵام ئەم ساڵ تا ئێستا داوامان لەوانیش نەکرد بەتمای لە هەفتەی داهاتوە کۆبنێ لەگەڵ ئەوانیش بکەین بۆی ئەو داواکارانی کە هەمانە پێیان ڕاگەێنین. بەنسبەت وادەی دابەشکردنی نەوتەوانێ حکومەت لە کاتی خوا تۆزێک دواکەوتەوە بەڵام دواکەوتنەکە ئەوەنە نییە ئێستا دەستمان پێکردەوە وادەی دوو ڕۆژە لە ڕۆژی یەکشەمەوانێ دەستمان کردەوە بە تەوزیعاتی نەوت بەسەر قوتابخانە و خوێندنگاکاندا سەر لە سنووری بازیان و مێرگەپان و جێشانە و هەزارمێ دوانەوە دەستمان پێکردەوە وردە وردە بەرەو سنووری ناو شارەگەڕێنەوە. ئەم نسبەی ئەم ساڵ کە دابین کراوە بۆ قوتابخانە و خوێندنگاکان بە نسبەی لە 140 تا ئێستا حکومەت دابینی کردووە 160ەکەی هێژراوەتەوە بۆ وەجبەی دوای ئەمە. ئەم 140 ئێستا تۆزە گرفتمان بۆ ئەوە دروستبووە هەندێک خوێندنگا بڕێکی کەمی بەرەکەوە ینی ترسی ئەوەی هەیە ئەڵێ ترسی 160ەکە نەدرێ زستانمان بەبێ نەوت بڕوە. گرفتی کەش گرفتەکە جاری وایە هەندێک مەکتەبمان هەیە لە دیا و دیهاتەکانی دەرەوەی شارن کە ڕێەکان قیر نییە خورولیتە زۆر جابێ بە چەقینی تانکە ئەمە تۆزە گرفتمان بۆ دروستەکە. ئێستا لەخوا بزابێ لیژنەکانمان تیمەکان تا ئێستا تا ئەم کاتە بەدەوام تیمەکانە گەڕێن 4 ئەنداممان هەیە بە 4 تانکە ڕۆشتن بۆ 4 ناوچەی جیاواز تا کاتژمێر 4-5 ئێوارە بە تەلەفۆن بەڕێبەرەکان ئەگدارەکەنەوە و سەردانیانەکەن. خۆی ئاتەن دەروی 6 زەڕوترە چوەکەم ساتر لە دیاتەکان لە دیهاتەکان و دەست پێکەنەوە اینەوە بۆ ناو شارەوانە یان لە سنوورە دوورەکان و خاڵە سنوورە دوورەکانەوە دەست پێەکەینەوە بەرەو ناو شارەینەوەە شڵا لە هەفتەی داهاتوەگەنێ ناشار بنەوە بەی هۆبەکانی خوێندن و هۆبەی بەڕێوەبەر و ئیدارە و کارگەرەکان و ژووری پاسەوان گازە هەمووی ئەو هۆبانی کە زۆپای تیادانژێ لەلایەن بەڕێوەبەرەوانە ژماری هۆبەکانە نێردرا بێتەوە بۆ هەر هۆبێک حکومەت بە پێی ڕێنمایی 100 لیتری دابین کردووە. ئەو 100 لیترەش ئێمەش ڕێژەی 140ەکەی بۆ دابینەکەینەوە 140 پێدەین. زۆپەی زۆپاکان تێکچوون ئەوەی بەپێی تەڵەب پێویستکە داوا لێ ئێمەکەن بەپێی توانە خۆمان لەسەر داهاتی فرۆشگا هاوکاریانەکەین بەپێی پێویست بەپێی بوونی پارە هەندێک خوێندنگاش لەلایەن خۆیانەوانەکە داهاتی فرۆشگانەیە ئەو بڕۆپاری لیانە توانن زۆپای پێکڕیان پێداویستی پێکردن. ئەرکی چاکردنەوەش هەیە لەسەر بەپێی ڕێنمایی لە پێ ڕێنمایی بە پسوڵەی دەستی خۆیان لەلایەن ژمێریاری لەلایەن فرۆشگاکانی خۆیانەوە بڕۆپاری کە وەرەگەن ئەتوانن وەستا باگاشتەبن چایکەنەوەوانە بڕی پێویستەگە سەرفیش نەبوو لای خۆات پێی توانە پێ ڕێنماکانی خۆاتوانی بۆیان سەرفکەینەوە. ئینشەڵا بە زووترین کات ناگاتە ماوەی 2 هەفتە 3 هەفتە ئینشەڵا هەموو قوتابخانە و خوێندنگاکان چی بڕەنەوتی هەمانە پێدەویستی تەوزیعەکەین چاوەڕێی نسبەی دوای ئەویشەکە ئینشەڵا نسبەی دوای ئەویشا بە هەمان شێوە لە چۆ دەستمان کردەوە تا چۆ کۆتاییبەتەوە لە هەمان شێوە دەست پێەکەنەوە لەو نقطە تاکو نقطەی کۆتایی ئینشەڵا باشترە بێ قەت پێشبینی خراپتر ناکەین. وەڵایی بێگومان گلەیەکی زۆرمان هەیە وەکو خوێندنگاکان
حکوومەتی هەرێمی کوردستان کە بواە پێشتر هەوڵ و تێکۆشانیان کردای بۆ دابینکردنی نەوت بۆ خوێندکاران بەڕاستی ئەمان دایمە لە بەدڵ زایعایەتەوە یادیان کە چۆن هاوکاری خوێندکار و خوێندنگاکان بکەن کاتی سەرما ئەوە ئێستا خوێندکاران بەیانیان بەڕاستی هەڵە لەرزن 1 لیتر نەوت لە خوێندنگاکانان نییە دوو لە سایە چلی بڕی نەوت دابەشەکرێت ئەی باشە نەئەکرێ ئەم لە کاتی هاوینە ئەگەر لە سایە چلەکەی ئەم سایە چلە لە هاوینە دابەش بکرایە و خوێندکاران لە کاتێک کە سەرما دەسی پێ کرد خۆتان بینیتان سەرمایەکی زۆر ڕووی کردە هەرێمی کوردستان لە سایە چلەکەش وایە لە هاوینە دابین بکرایە باشتر نەبوو لەوەی لێستە بەم پەلە تەوزیعکرێت لەبەرەوە بەڕاستی ئەمە گلەییە ئێمە وەکو سەرجەم خوێندنگاکانەوە تقریبان 2 ساڵی خوێندنە 1 لیتر نەوتمان وەرنەگرتووە ئەوەی کە 8 مانگ بوو ساڵانی پێشوو با بڵێن بەکارمان هێناوە هیواداری حکوومەتی هەرێم بۆ ساڵی ئایندا لە هاوینە وەزارەتی پەروەردە بیر لە دابشکردنی نەوت کاتەوە دەست بەسەر خوێندنگاکانە بۆی ئەم پەلەپەلەی پێوە دیار نەبێت و بڕەکە هەرچەندێ بێت کێشە نییە بەڵام گرنگەوەی لە هاوی نابێت چارەسەر گەڕێتەوە بۆ نەکبەتی بۆ خوێندنگاکان بۆ نمونە پار هەر تەوزیع نەکرا و خۆشمان توانیمان یعنی با بڵێن درێژە بە خوێندن بین و دابینی بکەین لەسەر بڕەکانی کە پار و ساڵانی پێشووترما بۆ بەس بێگومانە گەرم ساڵ بەم شێوەی کە ئێستا زستانێکی سەخت بەڕێوەیە لە سایە چل بەش ناکات هیوادارم حکوومەتی لە وەزارەتی پەروەردە بیر کاتەوە لەوەی بڕەکە زیاد بکات ئێستا وەکو بیدایی لە سایە چلەکەی دابین کردووە لە دوای کۆرسی یەکەم کە تاوا بێت یەکسەری بیر لە دابینکردنی بڕاکی کەشکاتەوە تۆ بەیانیان خوێندنگایەت ئەچێتە پۆلەکەی ئەوانەیە خۆتان بەچای خۆتانە بینن سەدانی مەیدانی بکەن خوێندکار هەڵە لەرزێت لە سەرمایە بەدەر لە خوێنکە مامۆستاژ وەکو خوێندکار مرۆڤە ئەویش سەرمایەتی توانای گەیاندنی بابەتەکانی بەباشی نییە هەروەکو ڕاضە تۆزێ خۆی گەرمەکاتەوانە هەتا وەکو با بڵێن جەوەکە تۆزێ بەر و گەرماتر بڕوان تۆزێ بەرە و باشترە لە بەرەی بانیان زۆ ساردا هیوادارین وەکو وتم پێشتر حکومت لە هاینە بیل لە دابشکردنی نەوت کاتەوە نەک بەم پەلەپەلە وڵی من نازانم ئەم نەوتێ بۆ دابین ناکە پارەی حانوتەکە تەبات ینی ئەمە زۆر سەیرە ئەمە مەتەڵێکە ینی کەس سەری لە دەرناکە وەڵامەکەی نییە حکومت ئەگەر ینی وەزارەتی پەروەردە ساڵبێکی دایە بە بڕیاربی تا من نەوت دابین ناکەم بڕی حانوتی مەکتەبەکە بۆ خۆتان خوێندنگاکان نەوتی پێدابین کە پێداویستی خوێندنگاکەتی پێدابین کە ئەو کاتەوە زۆر باشتر بوو ئەم نەوتێ بۆ دابین ناکە پاری خوێندنگاکە و پاری حانوتەکەش دەبات ئەمە زۆر خەتەرە دابین نەکردنی بڕی پێویستی سوتەمەنی کاریگەری خراپی دەبێت لەسەر بەرزبوونەوەی ئاستی زیرەکی خوێندکاران بەنان عەرەب تەلەڤیزیۆنی پەروەردەی